دەچینە تەوریەکەمی پرۆگرامەکەمان ئەوڕێرە ڕێکخراوی مرۆڤدۆستی شەهید جعفەر ڕێوڕسمێک بۆ پێدانی کردوێتی بۆ پێدانی خەڵات بە یەکەمەکانی لەسەر ئاستی پەیمانگای هونەرە جوانەکانی شەهید جعفەر هاوکات لەگەڵەوەدا پەیمانگای وەرزشی پەیمانگای تەکنیکۆی و پەیمانگای پەروەردەی کۆیش لە شاری کۆی ڕێخستووە ئەو پامنێرمان توانە زانیاری زیاتری لەسەر ئەم بابەتە بۆ ئامادەکردوین و بەیەکەوای بینی. بەڵێ دیارە ئەمڕۆ ڕێکخراوی مرۆڤدۆستی شەهید جعفەر لە شاری کۆیە هەستاوە بە دابینکردنی خەڵات و ڕێزلێنان بەسەر خوێندکاریەکەمە و سەرکەوتوەکانی پەیمانگای هونەرە جوانەکانی شەهید جعفەر لە کۆی و هەروەها پەیمانگای تەکنیکی کۆی و خوێندکارە سەرکەوتوەکانی دوازدەی ئامادەی و هەروەها پەیمانگای وەرزشی کۆیە دیارە ئەوەی کە لێرە دەیبینن ئەم خوێندکارانە کە ئەمڕۆ ڕێزلێنانیان پێبەخشراوە ڕێکخراوی مرۆڤدۆستی شەهید جعفەر ساڵانە ئەم مەراسیمە ئەنجامدا کە ئەمە نوێمین ساڵە لەسەریەک ئەم مەراسیمە ئەنجامداوە جگە لە خوێندکاران ساڵانە کۆمەڵک کەسایەتی لە سنووری قەزای کۆیە هەڵدەبژێرە بۆی کە ڕێز لە ماندووبوون و ڕابردویان بگیرێ من دەچمە لای خاتوڕەوە شەهید جعفەر سەرۆکی ڕێکخراوەکە خاتوڕەوە ئامانجیەوە لە ئەنجامدانی ئەم جۆرە مەراسیمانە چێکە ئەمە نوێمین ساڵە ئێوە ئەم مەراسیمە ئەنجام دەدەن. واللهی ئامانجی ئەوەل و ئەخیرمان هەر خزمەتکردنی شاری کۆی خۆشەویستە لە ڕاستیدا ئەو شارە زۆر پراوێز خراوە زۆر تەخسیری لەگەر کراوە ئێمەش لێرانەوە کوبنەماڵەیەکی شاری کۆیە باوکم وەکو یەکێک لە شەهیدە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەکو یەکێک لە سەرکردەکان و کەسایەتە دیارەکانی شاری کۆی خۆشەویست حەزمان بەردەوام حەزم لەوە بووە و تەکیدم لەوەی کردیتەوە کە درێژە پێدەری خەباتی ئەو بووم هەرچەندە ناگەمە ئاستی ئەو بەڵام زۆر حەزم لەوە بووە کە خەونەکانی جێبەجێ بکەم بۆی کە خزمەتی هەژاران و نەداران و ئەو کەسانە بکەین کە پێویستیان بە یارمەتیە لە ڕاستی دامە هەموو ساڵ 9 ساڵە ئێستا ئەو ساڵە دەبێتە نۆیەم ساڵ کە ئەمە ساڵانە خوێندکارە سەرکەوتوەکانی شاری کۆیە و دەوروبەری شاری کۆیە و هەروە کەسایەتیە شایستەکان خەڵات دەکەین و هیواداریشم بتوانین شاقاوی گەورەتریش بەهاوێژین و بچینە ئاستێکی تریش لە لیڤڵەکی تریش کار بکەین لە ڕاستیدا زۆر سوپاسی ئێوەش دەکەم بەردەوام کە زۆر ئەزیەت دەچێشن و دێن ڕووماڵی ئەو با بڵێن ڕێوڕسمانەی ئێمە دەکەن ساڵانە زێدەستان زۆر دیارە و زۆر بەخێر بێن. ئەم مەراسیمانە تا چەند هاندەر دێ بۆ خوێندکارانە کێشتا نەگەیشتون ئەم قۆناغانەی وەگەمانە بۆی کە زیاتر خۆیان ماندوو بکەن و بتوانن سەرکەوتنی گەورە بەدەست بێنن. واللهی لە ڕاستیدا زۆریان پێوە دیارە خەڵک ینی بە تایبەتی خوێندکارەکان کە ئێمە کاتی خۆی یەکەم جار بە پەیمانگای هونەرە جوانەکانی شەهید جعفەر دەستمان پێکرد ببووە هاندەرێکی زۆر باش و پاڵنەرێکی باش بوو لە بۆیان کە وەکو پێشبڕچەی لێ هاتبوو لە وەرگرتنی پلەی بەرز. ئێستاش ئێمە فرەوانترمان کردیە بەڕاستی مەراسیمە ڕێزلێنانەکانمان تەربیەی کۆیە دەگرتەوە پەروەردەی کۆیە و با بڵێن هەموو ئەو پەیمانگایانەی کە سەر بە وەزارەتی پەروەردەی کۆیەنە و باشە بەعام خەڵکانێکی زۆر کە دڵخۆشکەرە بەڕاستی لۆ ئەو خەڵکانەی کە ڕێزلێنانیان لۆ دەکرێ. جگە لە خوێندکارانەوە کۆمەڵک کەسایەتی هەڵدەبژێرن ساڵان لەسەر چ بنەمایەگەم کەسایەتیانە هەڵدەبژێرن. واللهی ئەو کەسایەتیانە بێگومان دەبی کەسایەتی زۆر دڵسۆز و دیار بن لە شاری کۆیە ئەو کەسانەنەکە ساڵانێکی زۆرە خزمەت بەو شارەی دەکەن و خزمەت بە پەروەردە دەکەن و خزمەت بە شارەوانی دەکەن و لە هەموو بوارێک بەڕاستی هەر لایەنێک هەر بوارێک کە خەڵکان خزمەتیان پێکرد بێ ئێمە لە سەریاندا دەنین و ڕێزلێنانیان لێ دەکەین و وەکو باسیشم کرد کاروانەکەمان هەر بەردەوامە و ساڵانە ئیشاڵە و ساڵانەیدا دێ زیاتر و زیاتریش خەڵات دەکەین و ڕێزلێنانیان بۆ دەکەین. خاتوڕە شەهید جعفەر سەرۆکی ڕێکخراوی مرۆڤدۆستی شەهید جعفەر سوپاس ماندوم کردیت بەڵێ یەکێک لەو کەسایەتیانە کە ئەمڕۆ لێرە ڕێزلێنانی پێبەخشرا مەستانیگار کە وەرزشکارێکی دێرینە و کارێکی باشی خانمانی وەرزشکار بووە لە شاری کۆیە مامۆستا تا چەند گرنگە ڕێزگرتن لە کەسایەتەکانی سنوورەکەیەوە بەتایبەت کە ڕێکخراوی مرۆڤدۆستی شەهید جعفەر ساڵانە ئەم جۆرە مەراسیمانە ئەنجام دەدات. بەخێر بێن سەرچاوان سەرەتا بە خێراتنی کەناڵە جوانەکەی کورسات دەکەین بڵێ بەخشینی دیاری یاخود بەخشینی خەڵات
جا یاریزان بی یان کەسایەتە جوانەکانی یاخت خوێنکاربی زۆر گرنگە دەبێتە هاندەر دەبێتە هاندەر بۆ خوێندکارەکەی زیاتر خۆی ماندی بکە هەرچەندە خەڵاتەکە بچووکیش بێ بەڵام لەبەر ئەوەی وەکو پاڵپشتیەکە لە بۆ خوێندکارەکەی یان بۆ مامۆستایەکە یان بۆ کەسایەتەکە ئەنج هونەرمەندە یان کەسایەتی بەناومانگە زۆر کەس هەیە کو دەرەی سەربازی ومبی یعنی لە پشت کامیرەوە یاخۆ برێ سەربازی ومبی هەتاوەکو ئێستا کەس پاڵپشتە چی نەکردی یاخود ئەگەر بە خەڵاتەکی بچووکیشبی بەسەری نەکردیتەوە ئەو کەسانە یعنی کە بەسەر دەکرێتەوە زیاتر کار دەکەن و خۆیان مادی دەکەن خوێندکارەکان شەروە ئەمە زۆر زۆر سوپاسی ڕێکخراوی مرۆڤ دۆستی دەکەن سوپاسی ڕەواخان دەکەین بەڕاستی ئێستاوە ئەزانم لە خۆم گەورەترین خەڵات وەرگتێ لە کوردستان چونکە تا ئێستا کە لە 96ەوە بە فەرمی بەشداریم کردێ لە نادی کۆیە لە وەرزش لە زۆر بێشتەکان ئەوە هاندەرەکە وای لێکردم وەکو ساڵانی 96 زیاتر خزمەت بە شارەکەم بکەم هەتا ئەو ڕۆژەش سەر دەنێمەوە خزمەتی شاری کۆیە دەکەم سوپاسی گۆ دەکەم زۆر سوپاس مامۆستا گرنگی ڕێزگرتن لە کەسایەتەکان لە خوێندکارانی سەرکەوت پێ دووە هاندەر دەبێت بۆ خوێندکاران کەسایەتەکان زیاتر خۆیان ماندوو بکەن لە کایە جیاوازەکاندا پێتان وایە ئەمە هاندەر دەبێت بۆی کە لە داهاتووشدا سەرکەوتنی زیاتر بەدەست بێت بەڵێ هاندەرێکی زۆر بەهێزە ئەو کەسە خوێندکارە کەسایەتە ناودارەکە هەز دەکا کەوا گرنجێکی پێدرێت ئەگەر خەڵاتەکە هەرچەندە بچووکیش بێ هەز دەکا خوێندکارەکە زیاتر خۆی ماندی دەکات چونکە ئەگەر خەڵاتەکە بچووکیش بی بەس هەز دەکا کە مەسەرەن کەسێکێ یاخود ڕێکراوەک هەیە کە پاڵپشتی یارمەتی دەدا و نایی مەسەرەن دەخوێندرێتەوە هەموو کەسێک وایە پێت خۆشە ناوت بخوێندێتەوە تاوەکو زیاتر هاندەربی و کە پاڵپشتەکە بوو هەموو کەسێک پێخۆش زیاتر خزمەت دەکات. مامۆستانیگار سپاس کەسایەتی شاری کۆیە زۆر سپاس دەست خۆش بە بەڵێ دیارە من دەمەوێت یەکێکتر لەو خوێندکارە سەرکەوتوانەی کەمڕۆ ڕێزلێنانی پێبەخشرا لە بوارەکەی خۆیدا کە خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانی کۆیە تا چەند بە گرنگی دەزانی ئەمڕۆ کە تۆ ڕێزلێنانت پێبەخشرا گەڕوو بکەیت کامێرەکە ئەمە تا چەند هاندەر دەوێت بۆی کە لە قۆناغەکانی داهاتوو ژیانتدا سەرکەوتنی باشتر بەدەست بێت سەرەتا بە خێراتنی کەڵاڵەکەتان دەکەم خۆم بە خۆشحاڵ دەزانم کە وەکو قوتابیەکی یەکەمی پەیمانگای هونەرە جوانەکانی شەید جعفەر کە لێرەدا لەوڕۆ لەو ئاهەنگە خنجیلانەیە بەشدارم پێشەکی سوپاسی خوای گەورە و سوپاسی خانەوادەکەم و سوپاسی مامۆستایە بەڕێزەکانم و سوپاسی پەیمانگای شەید جعفەر دەکەم و دڵخۆش ئەمڕۆ کە تۆ بەرهەمی چەند ساڵی خۆت کە پێوە ماندوو بوویت ئەمڕۆ سەرکەوتنت بەدەستێناوە لێرە لە بەرچاوی ئەم هەموو خەڵکە ڕێز لە ماندووبوونی توگیرە بەتەکی زۆر خۆشحاڵم هیوادارم شانی ئەو خەڵاتە بم بتوانم خزمەتێک بە شاری کۆیە بگەێنم ئینشاءالله و زۆر سپاسی ڕەواخانیش دەکەم کە بە پێدانی ئەم خەڵاتە زۆر سپاسی دەکەم هیوادارم نمونەی زۆربی دەست و پەنجەیان خۆش بی هاتوو ڕێژین سپاس کە لەگەڵمدا بوویت دیارە لێرە ئەمڕۆ ڕێز لە کۆمەڵە خوێندکاری سەرکەوتوو گیرە کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا توانی بوویان لە پرۆسی خوێندندا لە قۆناغەکانی خوێندندا سەرکەوتنی گرنگ بەدەستبێنن من گفتوگۆ لەگەڵ بەڕێز مامۆستا ئومێد دەکەم کە بەڕێوەبەری کارژێڕی ڕێکخراوی مرۆڤ دۆستی شەید جعفەرە هەروەها ڕێکخەری ئەمە ڕاستی مەشە ساڵان شاری کۆی ئەنجام دەدرێت مامۆستا گەر کورتەیەک لەسەر ڕێکخراوەکە پێم بڵێەوە کار و ئیشەکانتان چییە لە بەتایبەتی کە لە سنووری قەزای کۆیدا کار دەکەن ئەمە ڕاستمەژێک کە لە کار و چالاشەکانی ئێوە گەر بە کورتی باسی ڕێکخراوەکەم بۆ بەڵێ ڕێکخراوی مرۆڤ دۆستی شەید جعفەر ڕێکخراوێکی هەم خێرخوازیە هەم گرنگی دەدا بە توانای گەنجولاوەکان ئێمە لە بواری ژینگە لە بواری پەروەردە و هەم لە بوارەکانی هونەریش کار دەکەین و کارمان کردووە لە ناو شاری کۆیە و لە پرۆگرامماندا ئینشاڵڵا بتوانین لە دەرەوەی شاری کۆش چالاکیەکانمان بەرفراوەکەین و ببینە دەرەوە مامۆستا لە بۆ ساڵانی داهاتوو جگە لە مەراسیمانە ئەمە بەرنامەتانەیە کە مەراسیمی گەورەتر لە سنوورەکەدا ئەنجامدەن و پلانیەوە چی دەوێت بۆ ساڵانی داهاتوو بەگشت بەڵێ ئێمە لەمڕۆ لە مەراسیمەتە پێشنیارێکیان بۆ ئێمە کرد ینی لەلایەن هونەرمەند ڕۆستەم ڕەسوول ئاغاڵەوە کە ئێمە بتوانین ساڵچکە یەک لەم بڕگانێکە ئەو پێشنیاری کرد بەڵێ ئێمە بیری لێ دەکەینەوە بەرفراوانی دەکەین و ئێمە ساڵانەش مەراسیمێکی گەورەتریش ئەنجام دەدەن ئەویژەوەی لە ڕۆژی شەهیدانی یەکێتی
لە 21 هەموو ساڵێک ئێمە ئەم یادە لە کۆیە بەرزڕادەگرین و چالاکی ئەنجام دەدەین و بیرمان لەوە کردێتەوە کە چالاکیەکانمان بەردەوام بکەین و بۆ ئەوەی ساڵانە لە 2 چالاکیان 3 چالێکی نەهێڵینەوە. ڕز مامۆستاحمد ڕەزا سوپاس کە لەگەڵمدا بوویت. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون هەم لەلایەن سەرپەرشتیارانی ڕێکخراوەکەم لەلایەن خوێندکار و کەسایەتی سەرکەوتوەکانەوە کە ئەمڕۆ لێرە ڕێزلێنانیان پێدرا دیارە 21 خوێندکار و کەسایەتی سنووری قەزای کۆیە لێرە ڕێزیان لێگیرا. ئەوان دڵخۆشم بۆەوەی کە ڕێکخراوێکەیە بە ناوی ڕێکخراوی مرۆڤدۆستی شەید جەعفەر کە ساڵانە وەکو پێشتری ژاماژەم بۆ کرێمە 9مین ساڵە ئەم ڕێکخراوە ڕێز لە خوێندکار و کەسایەتەکانی سنووری قەزای کۆیە دەگرێت. ئەم ڕێکخراوەش بەرنامەیانەیە کە بۆ ساڵانی داهاتوو بە مەراسمی گەورەتر و شایستەتر لە سنوورەکەدا ئەنجام دەن بۆی کە ئەو کەسایەتیانە یاخود خوێندکارە کە لە سنووری قەزای کۆیەدا ماندوو بوون لە ساڵانی ڕابردوودا ڕێز لە ماندووبوونیان بگیرێ و ڕێز لە خوێندکارە سەرکەوتەکانی ئەم سنوورە بگیرێت.